هەر کەسێک مسلمانان زۆر بە بوێرانە زۆر بە ڕاشکاوانە بزانن هەر کەسێک یەک تۆز لە هەوڵی ئەوەدا بێ بڕیارێک بدرێ پێچەوانەی شەرعی خوا ئەگەر ئیدعای ئیسلامەتی بکە منافقە ئەگەر ئیدعاشی نەکا کافرە و بێدین و ملحیدە هەر لەوە دوودڵ مەبە هەر کەسێک لە هەوڵی ئەوەدا بێ بڕیارێک بەم حکوومەتە دەربکات پێچەوانەی شەرع و دین و ئەخلاقی ئەم میلەتە بێ ئەگەر ظاهری ئیدعای ئیسلامەتی بکە بەڵێ بەس ظاهر مسلمانی ئەجینا لە ناخدا تۆ منافقیت ئەگەر ئیدعای ئیسلامەتیش نەکا ئەوەی چەکە لە ملحیدەکان و تەواو بەکرێگیراوی غەربە و دێت لەناو ئەو میلەتە دەیەوێ لە ڕێگای بەرپرس و مەسئول و دەسەڵاتدارەکانەوە ئەخلاقی ئەم میلەتە و دینی ئەم میلەتە و وەزعی ئەم میلەتە تێک بدات بۆیە نابێ پێیان بخەڵەتین براکانم بۆ نابێ ڕێگایان پێ بدرێت میلەتێکی مسلمانە خاوەنی ئەخلاق و ڕەوشتێکی بەرزە خاوەنی عادەت و داب و نەریتێکی جوانین الحەمدولله ڕێگا نەدەین کۆمەڵێ ملحید یا کۆمەڵێ منافق بێن ئیش لەسەر دین و ئەخلاق و عادەتی ئەم میلەتە بکەن و تێکی بدەن